لەسەر ئەم بابەتە لەسەر دۆخی سووریا ڕەوشی سووریا گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕەنجنەوزاد کە بەڕێزیان توێژەرن لە بواری زانستە سیاسیەکان. کاک ڕەنج سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. پێمان بڵێ ئەوەی لە سووریا ڕوویدا چی بوو؟ تەنها 2 ڕۆژ دوای ئاگربەستی ئیسرائیل لەگەڵ حەزبوڵای لوبنانە بەرەیەکی تر ڕاستەوخۆ لە سووریایەوە بەرەیەکی جەنگ کرایەوە، یعنی زۆر چاوەڕوانکراو نەبوو. دەوترا لە سووریا شەڕ هەڵدەگیرسێ، بەڵام بەم شێوازە و بەم خێراییە زۆر چاوەڕوانکراو نەبوو. ئەوەی ڕوویدا چی بوو؟ ئەم کاتتان باش. ڕاستی من ئەمە وێنەیەکی گشتی سەرەتا باس بکەم پاشان وەڵامی پرسیارەکەت ڕاستەخۆ بدەمە. سووریا لەو وڵاتانەیە یاخود لەو هاوکێشانەیە کە هەمیشە زەمینەی ڕەخساوە بۆ ئەوەی تووشی شەڕێکی وا بێت، شەڕی ڕوبەڕووی شەڕی ناوخۆ بێت، لەبەرەوەی وڵاتێکە دابش بۆتە سەر چەندین گروپ کە هەمویان دوژمنیان یەکتریە، چەندین قەیرانی هەیە کە هیچی چارەسەر نەکراوە. ئەوەی کە هەیە لە ڕێگای چەند ڕێککەوتنێکی لایەنە دەرەکیەکان لەلایەن چەند دەوڵەتێکی دەرەکیەوە ڕێککەوتنە بۆ یان قەیرانانە کە بکەن یاخود بەنجی بکەن. کەواتە دۆخێکمان هەیە هەموو کاتێک ئامادەیە بۆ تەقینەوە. هەر کاتێک دەوڵەتێکی دەرەکی دەستێکی دەرەکیان هاو گۆڕانکاریەک لە هاوکێشەیەکی ئیقلیمی ڕوو بداتەم دۆخە تەقێتەوە. ئەم جارە چی وای کرد کە دۆخەکە بتەقێنێتەوە؟ بریتیە لە هاوکێشەی ململانەی ئیسرائیل بەری ئێران. لە ڕاستیە ئەوەی کە من لی تێگەیشتوم ئەم جەنگە ئەوەی کە بڕیاری لەسەردا و جێبەجێکارەکەی تورکیایە. بۆ کارەکەی چێە؟ ئیسرائیلە. چۆنەمە ئەمەوێ ڕوونی بکەمەوە. تورکیا ئامانجی سەرەکی لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان چییە؟ بریتیە لە سڕینەوەی قەوارەکەی ڕۆژاوای کوردستان. تاوان لەستەیە بەهۆی هەبوونی ئەمریکا سوپای ئەمریکا لەو ناوچەیەمی پێ ناکرێت. کەواتە پلانی بیچیە؟ بریتیە لەوەی کە ئەم تاپی بکرێت، ئەم قەوارێ بچووک و لاواز و گەماڕۆبدا. بۆ ئەمە بەسەر چەند ساڵێک بوو ئەویست هێرشی پێنجەم بکە، خۆی 4 هێرشی ئەنجام داویست هێرشی پێنجەمش ئەنجام بدا. بۆ ئەمە بەستی لاوازکردن و گەماڕۆدانەی ڕۆژاوای کوردستان. بۆ ئەم مەبەستە ئەویست 2 ڕێگا بەکاربێنێت بۆ بچووکردنەوەی ڕۆژاوای. ڕێگای دیپلۆماسی کە ئەویست لەگەڵ بە شارسەدا ڕێ بکەوێت ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی سووریا تورکیا کە لە ئاخیرەستەر بۆ بکێشێت سووریای 2011 پێش 2011 بگەڕێتەوە بەمانەیەوەی لە ناوچوونی قەوارەی ڕۆژاوای کوردستان. ئەمە نەگەر بەمە ڕازی نابوو، کەمە ئێران لە پشت بە شارەسەدا بوو کە ڕازی نەبێت. ڕێگای دووەم بریتی بوو لە بەکارهێنانی ئۆپراسیۆنێکی سەربازی فراوان بە قوڵایی 30 کیلۆمەتر لە سنوورەکانی تورکیا و باکووری کوردستان بۆ ڕۆژاوا و کوردستان و سووریا. ئەم ئۆپراسیۆنە لە حاڵی حازرە کەسە بەکارهێنا. من پێم وایە ئەم شەڕی حەلب کە ڕوویداوە هەفتەیەەکە پێم وایە هەردوو ئامرازەکە هەردوو ڕێگاکە لە خۆگرێ ئەکرێ پشار لە بەشارەسەد بکە کە ناچاری کە پەیوەندیەکانی یاسایی بکاتەوە لەگەڵ تورکیا. هەروە کرێ لە ڕێگەی خۆستنەوەی ئەم دۆخە بە قوڵایی 30 کیلۆمەتر بۆ 40 کیلۆمەتر ئەو پرۆژە کۆنەکە یاخود ئەو ئامانجە سەرەکیەکەی تورکیا لە ڕۆژاوای کوردستان جێبەجێ بکات. لەستیا سێرەکەین پەلامار هەندێک ناوچی داوە کە من وایە بینم نیەتیەوەی هەیە کە 30 کیلۆمەتر قوڵایەکە جێبەجێ بکە. کەواتە ڕێگریەکانی برامەر تورکیا بۆ ئۆپراسیۆنێکی سەربازی چی بوو؟ یەک هێزی ئاسمانی رووسیا لە دوای جەنگی ئۆکرانیا ڕێگریە زۆر کەم بووە. 2 ڕێگری سەرەکی مابووە. ڕێگریەکی بریتی بوو لە هەبوونی میلیشیا ئێرانەکان کە بەهێزترن لە میلیشیاکانی سەر بە تورکیا، چکە بێ بزانین تورکیا ناتوانێت ڕاستەوخۆ شەڕی میلیشیاکانی ئێران و پاسداران بکات یاخود شەڕی بە شارەسەد بکات بە میلیشیاکانی کە میلیشیاکانی تورکیا ڕێگری سەرەکی لە بەردەمیان میلیشیاکانی ئێران و بە تایبەت حیزبوڵڵا بوو. ئیسرائیل تا ڕادێکەمی بۆیان وێران کرد، بە تایبەتی حیزبوڵڵای زۆر لاواز کرد. سێم ڕێگری چی بوو؟ بریتی بوو لەوەی کە ئەمریکا ڕازی نیە بە ئۆپراسیۆنێکی فراوانی وا لە ترسیەوەی دووبارە تیۆرستان بێنەوە سەر شانووی سووریا. لەم کاتەیە لەبەرەوەی ئەم ئۆپراسیۆنە لە بەرژەوەندی ئیسرائیلە لە ئێستەیە ئەمریکاش گڵۆپی سەوزی بۆ داکسان بکات. هەردوو ڕێگریەکە دژایەتی ئەمریکا بۆ ئۆپراسیۆنێکی وە لەگەڵ بەهێزی میلیشیاکانی بە تایبەتی حیزبوڵڵا هەردووکی بەهۆی ئیسرائیلەوە ئەم دوو فاکتەر ئەم دوو ڕێگرێت تەواو لاوازکران. بۆیە تورکیا باشە پۆستەوە بە باشی. کاک ڕەنج، ینی
ئەوەی کە دەگوزەرێ بە قازانجی ئیسرائیلە و تورکیا جێبەجێی دەکا ئایا ئەمە ڕێککەوتنە بە بڕوای تۆ یاخودنا بەرژەوەندەکانیان وا دەخوازێ ینی بەرژەوەندی ئیسرائیل و تورکیا لەم پرۆسەیەدا وا دەخوازێ ئەوەی کە دەیبینین بەو شێوازە کەوتۆتەوە ئەگەرنا ڕەنگە جۆرێک لە ڕێککەوتن نەبێ یان بە بڕوای تو ئایا ڕێککەوتنە؟ بە بڕای من هەردووە گەرەکە کراوەیە ئایا ڕێککەوتنێکی نهێنی هەبووە من پێم وایە دانیشتن و لێکتێگەشتن و چۆن بڵێ ئاڵوگۆڕی بۆچوون هەبوو لە بینە تا ڕادێک دڵنیام لەوە چکە تەبابوونی بەرژەوەندی دوو دەوڵەت بەم شێوازە لەم کاتەیە تەسەوڕەکەم دانیشتن کۆبوونەوە هەبوو بێ بەڵام بۆ ڕێککەوتنی بەڵگەیەکم نییە یاخود تەسەوڕ ناکەم بە ڕێککەوتنێکی سیاسی زۆرین کرابێت یعنی ڕوون تەسەوڕەکەم بەرژەوەندی هاوبەشی هەردووکیان وەکوتم هۆک ئەو ئەمەی کەستە ڕۆدا تورکیا چەند ساڵێکەوێت جێبەجێکە چێ زەمیەکی بۆ ڕەخسان ئیسرائیل ئایا ڕێککەوتونە من پێم وایە زیاتر لە بەرژەوەندی هاوبەشەوە نزیکە چکە لە زانستە یاسایەکمانە پەیوەندی بینی دوو دیاردا یاخود لەی دوو دەوڵەت مەرج نییە پەیوەندیەکی سەبەبی بێت واتە مەرج نییە بەهۆی ئەمەوە بەهۆی ئەلفەوە با ڕۆودا ئەلف بە پەیوەندیەکیان هەبێ بەبێەوەی سەبەبی یەکتری بن من پێم وایە هەردووکیان بەرژەوەندێکی زۆریان هەیە تاکوستا هەردووکیان بەرژەوەندێکی هاوبەشیانێتە چ ڕێککەوتن کرابیان ڕێککەوتن نەکرابێت من پێم وایە گە ڕێککەوتنش کرابێت بەرژەوەندیەکان هەر بەم ئەندازەی ئێستا تەبابێ بەڵام بۆ ئایندە نازانم چکە ئیسرائیل هەندێک کێشەی هەیە لەگەڵەوەی ئەسەد بکرێت و گروپە تۆریستەکان دەسەڵات بکەنە دەست. باشە کاگرنج لە سەرەتاوە لە دووسێ ڕۆژی سەرەتادا گروپەکان زۆر بە خێرایی پێشەویان دەکرد بەڵام ئێستا کەمێک پێشەویەکانیان هەم خاو بۆتەوە و هەم بەرگریەکی بەهێزەیە لە هەندێک ناوچە ینی بەتایبەت کە کاتێک هەسەدەش هاتۆتەوە ناو بەتایبەت لە ناوچەکانی هەسەدە هیچ جۆرێک بەرەو پێشوونیان نەبووە چەند ناوچەیەک مەگەر هەسەدە خۆی کشابێتەوە ئەمە پەیوەندی بەچیەوەیە ئایا گروپەکانی نزیک لە ئێران و سوپای سووریا کەوتونەتەوە خۆیان یان چییە چی ڕوادات؟ پرسیارێکی زۆر جوانەوە تان کە سەرەتا دەست پێکە میدیا زۆر تەرکیزە سەر حەلەب بەخۆی لە ڕاستیە ئۆپراسیۆنەکە لە هەندێک ناوچەی ئیدلیب و هەموو حەلەب دەستی پێکرد لە ناوچەی ئیدلیب بوو ئەو ناوچانی کە لەژێر دەستی ئەحراری شام نەبوو لەگەڵ لە حەلەب زۆر بە خێرایی دەستی پێکرد تاوان ئەو ناوچێ بوو ئەو ناوچێ لە ڕاستیە لە ڕووی ئاسمانەوە کاتی لە ڕووی ئاسمانەوە رووسیای پاراست رووسیا ئەو یان ئەو یەزینەمەوە لە زەوی حیزبوڵای پاراست حیزبوڵا ئەو سەرکردە هەرە سەرەکیەکانی کە شەڕیانە کرد فواد شکر بوو علی کەرەکی بوو ئیبراهیم عەقیل بوو ئەمانە هەمویان کوژران سەرکردە هەرە سەرەکیەکانی حیزبوڵا لە سووریا کە شەڕیانە کرد ئەم سیانە سەرەکیەکان بوو 5-6ێکی ترش کوژران زۆربەی هەرە زۆرێت هەموو سەرکردە سەرەکیە ئەوانی پاسداران جەنەڕاڵە سەرەکیەکانی پاسداران لە سووریا هەر هەمویان کوژران ئەمە وای کردووە کە بەبێ قیادە شەڕ بکەن لە ئێستەیە بۆیە زۆر بە خێرایی پاشەکشیان کرد شەڕەکەوەی کە وەستاوە شەڕێکی زۆر تون دەکرێت شاری حەمایە لە شاری حەما حاڵی حازر شەڕێکی زۆر توندە بۆچی ئەو شەڕە توندە بۆ لە حەما هەیە لە ڕاستیە هۆکارەکە خودی حەمانیە هۆکارەکەش پارێزگای حیمسە بۆ ئەگەر حەما بکەوێت چۆن لە دوای حەلەب حەما هات لە دوای حەما پارێزگای حیمس دێ پارێزگای حیمس من پێم وایە زۆر چاودێرانش پێیان وایە خاڵی یەک لایکەرەوەی لەم جەنگەیە ئەگەر حەما وادانین حەما کەوتووە پێم وایە لەم هەفتەی ڕەنگە بکەوێت بە پێی هەواڵەکان پارێزگای حیمس شەڕ تیای ڕووبدا من پێم وایە گەورەترین شەڕ لە پارێزگای حەمسەکرێت بۆ خاڵی یەکەم حیمس یەکێکە لە ڕێگە هەرە سەرەکیەکانی گواستنەوەی چەک لە ئێرانەوە بۆ حیزبوڵای لوبنان هەروەها مرکزێکی دابشکردنی چەکە بۆ کۆی ناوچەکانی سووریا مەبەستم لە بەری ئێرانە شاری حەمس ئەگەر داگیر بکرێت چکەمە بیوانێت ئیدلب دوای حەلەب حەماگە بکەوێت ئەگەر حەمزش بکەوێت ئەوە توانین بڵێن ناوچەی ڕۆژاوای سووریا کە پێ کەناری سووریا کە ڕوانێتە سەر دەریای سپی ناوەڕاست هەردوو شاری لازقیە و تەرتووسیلەیە کە بنکەی سەرەکی عەلەویەکانە
ئەگەر حمص بکەوێت ئەم ناوچەیە گەماڕۆ درێ بە تەواوەتی سووریا مەگەل لە ڕێی لوبنانەوە بگا بەم ناوچە زۆر گرنگە کە عەلەویەکان خۆتەزانی بنەمای حکمی ئەسەدن ئەم ناوچەیە بە کەوتنی حمص گەماڕۆ درێ بە تەواوەتی زایدە لە ناوچەی تەرتوس سەرەکیترین بنکەی سەربازی رووسیا هەیە لە جیهانە لە دەروی رووسیا کە رووسیا بە ئەندازەیەکی زۆر بەرز پشت بە لایەنی لۆجستی ئەم بنکە سەربازیە بەستەیە کە بەندەرێکە لە شاری تەرتوس زۆربەی ئەوچەکانی کە بۆ سوپای رووسیاوە سەر دێت لە رووسیا لە ڕێن بەندەرەوە دێت ئەم بەندەرش گەماڕۆ درێت بە کەوتنی حمص زایدەن لە دوای چۆن لە دوای حەما حمص دێت لە دوای حمص پایتەخت دێت دیمەشق هەر بۆ ئێمە پێم وایە ئەگەر لە حمص شەڕەکە زۆر توندترە بێت ئەگەر ڕێککەوتنێک نەکرا بێت کە بە کەوتنی حەما بێ بوەستن بچنە ناو حمص لە حمص شەڕ ڕوو بدات تەسەوڕەکەم شەڕەکە لێکەوتەی زۆر ڕیشەی لێکێتەوە. باشە کاگرنج بە بڕوای تۆ یعنی ئەم گروپانە دەیانەوێت تا کوێ بڕۆن نەک دەیانەوێت بەڵکو بەرژەوەندی زلێزەکان تا کوێ دەیان بات تورکیا تا کوێ دەیەوێ بڕوە ینی ئایا تا کەوتنی بەشار ئەسەد دەڕۆن ئەگەر هێزەکەی نەتوانێت بەر بگرێ بەم هێزانە بەم میلیشیانە ناسیێت تاکو سەکەوتنی بەشار ئەسەد ئەتوانم بڵێم وەکو بڵێ 150 ئەگەری هەیە یان ڕەنگە بڵێن 149 ئەگەری هەیە 151 جاری ئەگەری نییە بۆ جارێ نازانین ئایا رووسیا توانای هەیە هێز ئاسمانێکی زۆر بەچڕی بەکاربێنێت چکە نە ئێران خۆی نە میلیشیەکانی سەر بە ئێران بەبێ هێزی ئاسمانی ناتوان شەڕ بکەن ئێرانمان بینیوە پاسدارانمان بینیوە لەگەڵ داعشە لە عێراق شەڕیانە کرد بە هاوکاری هێزی ئاسمانی ئەمریکا لە سووریا بە هاوکاری هێزی ئاسمانی رووسیا بەبێ هێزی ئاسمانی رووسیا من نازانم رووسیا بەکاری دێنێت یاخۆ ڕێککەوتنێک لەگەڵ ئۆردۆگان ئاکات و لە شاری حەما کۆتایی پێدێن ئەگەم ڕێککەوتنە هەبێ ئەسەد دەمێنێتەوە بەڵام بە بچووکی چکە بیرمانە چیە ئەو ناوچانی کە لە دەست دراوە بۆ ئەوەی ئەسەد بتوانێت دووبارە بیگرێتەوە لایانی کەم 6 مانگێوێت نای سووریا چێتەوە ناو دۆخێکی شەڕ بۆ 6 مانگ ڕەنگە بۆ ساڵێکش ئەگەر ڕێککەوتن نەکرابێت و ئەسەد هیچ سازشێک بۆ ئۆردۆگان نەکات یەک دوو ئەسەد هیچ سازشێک نەکات بۆ ئیسرائیل لەبارەی دەرکردنی پاسداران و ئێران لە سووریا پێم وایە تاکو کەوتنی ئەسەد دەڕۆ بەڵام جارێ ئێمە نازانین ئایا ئەسەد ژێراژێر هیچ پەیامێکی ناردووە بۆ ئیسرائیل و دەنگۆی هێڵە ناردوێتی بەڵام ڕسمی نییە ئەگەر ئامادە هیچ سازشێک نەبێت پێم وایە جارە رووسیاش قورسە پارێزگاری لێ بکات چکە بیرمانە چێ ئیسرائیل بە ڕێچەکەوە ئەم جارە هاوکاری ناکات چەک بداتە ئەو گروپە تیۆریستیانەی تورکیا بەڵام لە ڕووی زانیاریەوە ئیسرائیل یەکێکە لە وەکو زانیاری و داتا یەکێکە لە زلهێزەکانە سەداستی جیان لەو ڕۆوە زانیاریە توانێت بە شارەسە زۆر ئەوەندی ترماندووتر بکە باشە کاگرنج ینی پەیامەکان ڕوون بوون لەم چەند ڕۆژێ ڕابردوودا ئەمریکا دەڵێ بە شارەسەد ینی کورت و پوخت وەکو بە زمانی کوردی دەڵێ ئەگەر بێتە بەرەی ئێمەوە ئێمە دەتوانین بیپارێزین ئەو ڕۆڵە گرنگەی لە ڕابردوودا هەی بووە لە سووریا ئێمە لانی کەم بتوانینەوە بدەین بیگەڕینەوە بۆ دۆخە و پەیام ئێرانەکانیش بۆی ئەوە بووە کە دەڵێ ڕابردووی لە بیر نەچێ ئایا بە شارەسەد دەتوانێت خۆی یەکلا بکاتەوە لەم نێوەندەیە؟ کاکڕاکۆ ڕاستیە پرسێکێکە زۆر گرنگە ئەگەر مەبەستی ئەمریکا تەبان چییە زیاتر ئێران دەرکات هەمان مەبەستی ئیسرائیلی هەیە تا ڕادەیەکی زۆرش تورکیا پێی باشە کە ئێران تەواو لاواز کرێت لە سووریا چۆن لاواز کرێت تورکیا بێسترێ بێ کێشەی هەژمونی ئێران جیاوازەکی چییە لە هەژمونی بۆ نمونە ئەمریکایان بۆ تەنانەت تورکیاش هەژمونی ئێران لە عێراق لە سووریا لە ئێمە تەنیا هەژمونێکی سەربازی سیاسی ئابووری نییە هەژمونێکی کولتوریە کۆمەڵایەتیە عەقیدەیە پرسی تەنانەت موسڵمان بوون و کافربوونیشە بە پێی شیعە ئێران هەژمونەکی زۆر فراوانە ئەمریکا کە پشت بە هەژمونی خۆیە بەستێ هێزی نەرمە بۆنمە لە سووریا تا ڕادەیەکی زۆر هێزی ڕقە یان سزایەدات بە ئابووری یان پاداشتێکاتەوە بە لابردننی سزا ئابوووریەکان یاخود هێزی سەربازی بەکاردێنە بەڵام ئێران دەیان ئامرازی کردووە چکە زەمینەکە زۆر ڕقساوە بۆ ئێران پێم وایە بە شارەستەدوا بە ئاسایی ناتوانێت ئێران دەربکات مەگەر ئێران خۆی هەر وەکو چۆن لە غەزا ئاڵای سپی بەرز کردەوە ئێران لە باشووری لوبنان ئاڵای سپی بەرز کردەوە ئایا لە سووریا ئاڵای سپی بەرزەکاتەوە چکە لە سووریا بیرمانە چێت هیلالی شیعە ئەبچڕێت ئەو کاتە بەس عێراق کێمێنێ
من پێم وایە ئەگەر ئێران بزانێت لە بەرگریکردن لە بەشار ئەسەد دەبێتە هۆکاریەوەی هەمان سیناریۆکەی غەزە و باشووری لوبناان و سووریا بێتە عێراقەوە پاشان بێتە ئێران و کاتەنەکە سازش لە سووریاش بکە بەڵام بەو مەرجێ ڕێکەوتم کە عێراقی بۆ بمێنێتەوە ئەم هێرشانە تەسەوڕەکان وەکو بڵێ پرۆژەکە لەوا چێت کە عێراقش بگرێتەوە پرۆژەکە بریتێ لاوازکردنی ئێرانتان لاواز بووە بە تەواوەتی زۆر لاواز بووە بەڵام ئایا نەوێت چۆن بڵێ گورزێکی کەمەشکێنی لێ بدەن یاخود معادلەکانە گۆڕنجێکە لەوە کارەمەکە بیرم چوو بیرم هاتنەوەی ترام یەکێکە لەوە کارەکان ئۆردۆگان پێی وایە هەندێک ڕێککەوتنی ئابووری سەربازی یاخود سیاسی لەگەڵ ترامە ئاسانترە پێی وایە هەرچەند خۆ ترام زیانی هەبووە بۆ ئۆردۆگان بەڵام پێی وایە تەعاملکردن مامەڵەکردن لەگەڵ ترامە ئاسانترە ئەمە یەکێکە لە ئەتانی بڵین هۆکارەکانی کەم شەڕە ڕوویدا کاتێ تونتریش دەردەکەوێت لە پەیامەکەی چەند ڕۆژی ڕابردوویدا زۆر تون دەردەکەوێت بە تایبەت هەڕەشەی لە با بڵێن گروپەکانی گروپە چەکدارەکان کرد بە تایبەتەوەی بارمتەکانیان لایە ئەمە شۆڕ دەبێتەوە بۆ ئێرانیش ئەم هەڕەشەیە کەوتی من لە دوای تا 20 مانگ ئەگەر بارمتەکان ئازاد نەکرێ خۆم دەزانم چی یەکەم بە کوردەکەی وەکو کورد دەڵێ ینی ترام هەز دەکرێت تونترە بۆیە وەکو تۆتە ڕەنگە ئەردوگان بێ ئەو بخۆزێتەوە کەواتە کاگرنج ئەوەی کە ماومانە و چەند خولەکە پێم خۆشە باز لە ڕۆڵی کورد بکەین لە سووریا ئایندی کورد لە ڕۆژاوای کوردستان بەکوێ دەگا ینی ئەوەی کە تا ئەم چرکە ساتە هەیە پشتیوانیەکی ئەمریکی هەیە بۆ هەسەدە بەڵام ئەم پشتیوانێت تا کوێ بەردەوام دەبێت کورد تا ڕادێک هاوسەنگی ڕاگرتە بوو بەڵام لەم دووسێ ڕۆژەی ڕابردوودا هەندێک بەرکەوتنیە بۆ لەگەڵ گروپەکانی نزیک لە ئێران کورد دەتوانێت هاوسەنگیە ڕابگرێ و پشتیوانەکانی ئەمریکا تا کوێ بەردەوام دەبن بە بڕایتەوە بۆ کورد لە ڕۆژاوا پشتیوانەکانی سەرەتا بالەوە وەڵامی پرسیارێکی کۆتایی بدەمەوە هاتنەوەی ترام بەگشتی مەترسیەوەی هەیە کە ترام سوپای ئەمریکا بکشێنێتەوە وەکو 2016 کە ویستی و هەوڵانە بدا بەڵام سەرکەوتونە بوو دووبارە ئەم جارە هەمان مەترسی هەیە بەڵام ئەم جارە پێم وایە لۆبی ئیسرائیل فشاری ئیسرائیل وە لە ترامە کات کە دووبارە سوپاکی بێڵێتەوە لە سووریا بۆیە پێم وایە فاکتەری ئیسرائیل واکات سوپاکەی ئەمریکا بمێنێتەوە ئەمە گەر ئێران دانەڕۆخێتەوە هەر بۆ لە موردەکاریان دەرەکەوێت هەندێکە داڕوخانی تەواوەتی ئێران یان تورکیا لە سووریان لە عێراق بەرژەوەندی کوردنی هەندێکە زیانی ڕەنگە بە داڕوخانی ئێران بە تەواوەتی پاساوێک نامێنێتەوە بۆ مانەوەی تورکیا و ئەمریکا شەو کاتە پاساو نامێنێتەوە بۆ مانەوەی ڕۆژاوی کوردستانش بۆیە لاوازبوونی ئێران لە سووریا تا ڕادێک باشە بەڵام هەر بمێنێتەوە بۆی بەگشتی دۆخی کێشە و قەیران تۆسێک هەرێمی کوردستان بەهۆی قەیرانەوە دروست بۆ قەیرانێکی نێودەوڵەتی عێراق ئێران دوایی کوێت ڕۆژاوای کوردستان لە ئەنجامی قەیرانی شەڕی ناوخۆی سووریاوە دروست بوو بۆ ئەمانە بەگشتی سوودیان هەیە بۆ کوردەوەی بە کوتێمێ باسی کەم کورد لەبەردەم هەلو مەترسیەکە چییە تاوان ڕاستەوخۆ لەلایەن تورکیاوە دێ پاشە بەنا ڕاستەخۆ لایەن ئێرانەوە ئێران ئەوێت شەڕی میلیشیا تیۆریستەکانی تورکیا دروست بکات لەگەڵ هەسەدەیە میلیشیا تیۆریستەکانی ئێرانە کشێنەوە لەو ناوچانە ئەوێت لەو ناوچانە شەڕی هەسەدە و میلیشیا تیۆریستەکانی تورکیا دروست بکات ئەلەم کاتەیە ئەمە مەترسیەکی گەورەی لە ستانتە ڕەفعات بۆ نمونە ڕەفعات هەسەدە چۆڵی کرد منا سەرەتاش پێش شەڕەکەش سەرەتای شەڕەکە بۆ پێما وتە ڕەفعات فۆندێ ناوچەیە پێویستە چۆڵی بکات بۆەوەی ئەو زێخەزم بکات بۆ شەڕێکی تر مەترسیەکەوەیە کە تورکیا ناوچەیەکی زۆری ڕۆژاوای کوردستان بگرێت ئێران شەڕی ئەو دوو هەسەدە لەگەڵ بەرەی تورکیا دروست بکات هەلەکان چییە؟ من پێم وایە بە گەرکات نابێت بە ناوچەی من بچ و ناوچەی تەڕەفات کە ڕۆژاوای فوراتە پێم وایە لە من بچ هەسەدە پێویستە بەرگری بکات لە تەڕەفات و لە دووگەڕەکە کوردەکەی ناو حەلە پێویست ناکات بەرگری بکات چکە خۆکوشیە ئەبێتەوە هێزە تەرخانکە بۆ دیفاعکردن لە من بچ بەڵام بەگشتی بە قوڵای 30 کیلۆمتر لە باکووری کوردستان و تورکیا بۆ ناوخۆی سووریا و ڕۆژاوای کوردستان پێم وایە لەو ناوچانە یان لە هەندێک ناوچە بکشێتەوە لە هەندێک ناوچە بەرگری بکە بەرەو قوڵتر بینە خوارەوە بۆ نمونە
لە ڕۆژهەڵاتی سووریا باشووری ڕۆژهەڵاتی سووریا دێرە زورۆوانە پێم وایە لەوێ هەسەدە پێویستە خۆی دەست پێشخەری شەڕ بکات بەرەی تازە بکاتەوە بۆ هەتا 30 کیلۆمتر تورکیا زۆر بەهێزە هێزی زەمینی بەکاردێنێت بۆ تۆپهاوێژی لەگەڵ تانکەکانی زۆر ئەکتیڤە میلیشیاکان شیرێن بەڵام کە 30 کیلۆمتر دوورترەکەینەوە نەهێزە زەمینیەکی مێنێتەوە نە میلیشیاکانی وەکو خۆی مێنێتەوە نە بۆمباوێژەکانی وەکو خۆی مێنێتەوە کەواتە بەس هێزی ئاسمانەکە مێنێتەوەش فڕۆکەنا درۆن بۆیە لەو زۆن لە 30 کیلۆمتر دوورتر هەسەدە دەرەفەتی زیاتر و برامەرەکانی لاوااسترن لە 30 کیلۆمتر بۆ قۆڵدان بەرەو تورکیا بەهێزترە و کورد لاوااسترە بۆیە هێرشەکان پێویستە لەو بەرێ بکرێت کە زۆر بە سوودە و زۆر برامەرەکەت لاوازە زۆر بە کورتی من پێم وایە بەرەی ئەلبولکەمال بۆ تەنەف هێڵی سنووری نێوان عێراق سووریا نزیکەی 500-600 کیلۆمترە کە میلیشیاکانی ئێران و میلیشیاکانی ئێرانی لێ ئەگەر لەوێ بەرەیەکی شەڕ بکاتەوە لەوێ هاوکاری ئیسرائیل و ئیسرائیل و ئەمریکا شەوێت تورکیا دەستی پێناگات ئەگەر ئەو هێڵە بگرێت بە کورتیەکەی زۆر بێزگەلەوەی کە هەژمونێکی یانی چۆن بڵێ خاکێکی زیاتر دێتە دەست کورد کە دوورە لە هەژمونی تورکیا دوورە لە لەوەی لە دەستی بدا کارتێکی زۆر بەهێزە کە سنووری عێراق سوورەیەکەوێتە دەست کە کارتێکە بۆ زۆر گەما توانێت بەکاری بێنێت دژ بە تورکیا تەنانەت وەکو کارتێک فشار بۆ ئەمریکا دژ بە ئێران کارتێک فشار و یان هەندێک بەرژەوەندی هاوبەش داوا بکات لەگەڵ ئیسرائیل زایدان ئەم هێڵەوەکە بۆ یەکەمین جار کورد لە ڕێی ئوردنەوە بگا بە دەریا دامە وەکو بڵی گریمانەیەکە جار واقعی نییە زۆر بەڵام بکرێ ئاخر گریمانشکە زۆر گرنگە ئەم هێڵە ئەگەر بگرێت بە هاوکاری ئەمریکا کورد یاخود کوردستانە بێتە دراوسەی بۆ یەکەم جار بێتە دراوسەی دەوڵەتێک کە لە چوار دەوڵەتە داگیرکەرەکە نییە وش ئوردنە ئەمە زۆر گرنگە بەلای من پێم وایە ئەم جەبهەیە بکاتەوە زۆر زۆر گرنگە باشە جەبهەیەکی 500-600 کیلۆمەتری وەکو تۆوتێ ئێستا کە لە ژێر هەیمەنێ و چەکدارانەیە کە لە ئێران و نزیکن ئایەمە شەڕێکی نوێ نییە لەگەڵ ئێراندا کە کورد بۆ خۆی دروستی دەکا لە ڕاستیە کاراکۆمش لەم جۆرە شەڕانەیە تانم پێشنیاری من لە کاتێکە ئەگە شەڕی حمص ڕوو بدات شەڕی حمص ڕوو بدات کەواتە دۆخی سووریا یان بەرەو ڕوخانی بەشارە ڕات یاخود دووبارەکردنەوەی 5 ساڵێک لە شەڕە لەم دۆخەیە ئێران و تورکیا دانانیشن هەر پەلاماری کورد دەدەن بۆیە دەست پێشخەری لەم دۆخەیە دەست پێشخەری بکەی باشتر لەوەی دانیشێتە هێرشەکرێتە سەرت بێگومان بۆی گورزێکی وا گەورە لە ئێران بێ پێویستت بە قوربانیە پێویستت بە مجازە پێ بەڵام ئەگەر نەیکەیت ڕەنگە تۆ سنوورە نەگریت و سنووری زیاتر شلێ بستنە چکە بیرمانە چێ من پێم وایە ئەم شەڕە کۆتایی دێت بەوەی کە لە ڕۆژاوای فڕات خاک لە دەستەدەین یان نێوان هێرشەکە هەر ئەکەن تۆ جابۆیەوە باشترە تۆ دەست پێش خەربی باشە کاگرنز لەناو قسەکان تا ئاماژت بە شتێکەوەیش بەکارهێنانی درۆن بوو لە میدیاکاندا باز لە بەکارهێنانی درۆنی ئۆکرانی دەکرا لە شەڕەکەیە بەکارهێنانی درۆنی ئۆکرانی ینی جۆرێک لە پەیام نییە کە با بڵێن بیسانەوە ئەوەی کە لە رووسیا ئەوەی کە لە سووریا ڕوودەدا دیسانەوە رووسیا تێیدا بەشدارە ئەمریکا تێی بەشدارە ینی تورکیا کە بەشێکە لە ناتۆ تێیدا بەشدارن بێگومان لە ئەمە باسی زیاتر هاوکێشە ئیقلیمیەکەمان کرد کە هۆکارە سەرەکیەکە یاخود زیاتر دەستیان تیا هەیە وەکو تورکیا مەسەڵەن ئیسرائیل ئێران لە جەبهە نێودەوڵەتێکەیە رووسیا و ئەمریکامانێت تان ئەمریکا ئەتاکوستە لە بەرژەوەندی ئەمریکایە کە رووسیا تێوە بگلێت بە شەڕێکی تر بۆی تەرکیزی کەمترکە لەسەر ئۆکران یاخود زیانی زیاتری لەکەیان ناچاری سازشی بکات دووەمەوەیە کە رووسیا و ئەسەد و ئێران کە ئەمە وەکو بڵێ بە حساب سێ هاوپەیمانین درزێکە خاتە نێوان ئەم سێ هاوپەیمانە حاڵی حازربوون بۆ شێوازە خێرایە کشێتەوە ئێران گلەی لە بەشارەکات بەشار جارێک گلەی لە ئێرانەکات هەردوو لا زۆر جار گلەی لە رووسیاکەن کە هێزە ئاسمانێکی بەکارنێنێت تۆسێک ئەم سێبەرێکە دژی ئەمریکان کێشە کەوتۆتە نێوانێنەوە لەم ڕۆژ و ئەمریکا هەر سوود دەبینێ بەڵام لە کاتێکە لەم بارودۆخی کە زۆر تەرکیزمان سەر کاتەکەیە بۆ ئەمریکا زۆر چی گرنگە بەرژەوەندی ئیسرائیل ئەمریکا ڕۆدا تاکوسە لە بەرژەوەندی ئیسرائیلە
کەواتە ئەمریکا پشتگیریەکات هەر بۆیە ئەو گروپە تیرۆریستانە ئەحراری شام و لەگە گروپە تیرۆریستەکانی کە بەتاوەتی لێژێ دەسەڵاتی تورکیان ئەمریکا تاکوسە تا ڕادەیەک ئەوان خەتابار ناکات تۆ سێری ئەو خۆش ئاماژەت پێکرد ئەوەی بەشاری خەتابار کرد کە پشت بە ئێران و رووسیا بەستێت هەر بۆیە ئەمریکاوا دیارە تاکسە گڵۆپی سۆزیال کردووە بەڵام ئەگەر بەشار بکەوێت پێم وایە ئەمریکا دووبارە لەم تیرۆریستان ئاداتەوە. بەڕێز ڕەنجنەوزات توێژەر لە زانستە سیاسیەکان سپاس دەکەم سپاسکە بەشداریت کرد لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ بەشداریکردن و ڕوونکردنەوەکانت.